پیرۆزەکەم لەسەر جەمژنانی جیهان لە ژنانی کوردستان و هەڵەبجە بە تایبەتی ئەم ڕۆژیان لێ پیرۆز بێ. هیوادارم هەموو ڕۆژەکانی ساڵ جەژنیان بێ، ساتێکی ئارام و خۆش گوزەران بەڕێ بکەن، دوور بن لە مەینەتی لە تونند و تیژیەکانی کە بەرامبەریانەکرێ. هیوادارم ئەمڕۆ کۆتا ڕۆژی تونند و تیژی بێ بەرامبەر بە هەر تاکێکی ژن لە جیهاندا کە ئەکرێ، بە تایبەتی لە هەرێمی کوردستان. لێرەوە ئەڵێن بەسە نا بۆ تونند و تیژ و ژن کوشتن، بیوەستێنن ژن ژیانە، ژن ئازادیە، ژن جوانە، ئەوێت ژیان بکات. من ئاڵا سەلاحەدینم، ئەندامی ئیداری دەستەی یانی وەرزشی هەڵەبجەم. وەکو ژنێکی چالاک لە بواری وەرزشە لەم ڕۆژەیە ئەم ڕێکخراوە بەڕێزە هەستاون بە خەڵاتکردنی ژنان. ئەمە بەڕاستی کارێکی زۆر باشە، هاندانی ژنانە کە بەرەو پێشەوە بێن، ئەوانیش بێنە ناو کایەکەوە کار بکەن، کار ئەکەن، بەڵام جێدەستیان دیارە بەڵام ونن دیار نین، وەک سەربازێکی ون کار ئەکەن. هیوادارم نەک لەم ڕۆژەدا بەتەنها بەسەر بکرێنەوە، هەموو ڕۆژەکان دەستخۆشیان لێ بکرێ، ئەو ئەرکەی کە پێیان سپێرا و جێبەجێ ئەکەن بە شێوازێکی باشیش بەڕێی ئەکەن لە سوپاس، ئەویان جێگەی دەستخۆشیە بۆ ژنان کە لە کارەکانیان ناسەرکەوتون، بە تایبەتی هەڵەبجە بۆ ناسراوە کە زۆربەی کایەکانی سیاسی و ئیداریەکان بەدەست ژنانەوەیە. پیرۆزە لە هەموو ئافرەتانی جیهان و ئافرەتانی هەڵەبجە بە تایبەتی. لێرەوە بە گرنگی زانم بڵێم دەستخۆشی لە ڕێکخراوی توانەسازی کارێکم بۆ دابینکردنی ئەو خەڵاتانی عادلە خانم. بەڕاستی لەم جۆرە خەڵات و ڕزلێنانانە بۆ ئەو ئافرەتانی کە دڵسۆزانە خزمەتی کاری خۆیانەکەن گرنگە. ومێدەکەم ئەمە پرۆژەی بێ و بەردەوامی هەبێت، و هەروەها ئەو ئافرەتانی کە لە دەرەوەی کارەکەن حەقی مادووبوونیان پێ بدرێ بەڕاستی، چونکە لە ئێستا دەستی کارکەمە ئەو ئافرەتانش کە کارەکەن کاری خۆیان ئەگرن و یەک گرنگە حەق و مادووبوونیان پێ بدرێت. دەڕاستی هەندێکمان هەیە کە ئافرەتن کە ئەڕۆنە دەرەوە بۆ کارکردنیان خۆیان تووشی تاالق و توانجی زۆر زۆرە بنەوە. حەزەکەم لێرەدا کە ئەم دەنگەی من بگاتە هەمووی کە سێرکەن، هەمومان کە دایکمان هەیە، خوشکمان هەیە، کە دەرچوونێکمان هەبوو، بازارکردنێکمان هەیە، تاالق و توانجمان هەیە دەسەرچووکە. من خۆم یەکێکیانم لەو ئافرەتانی کە لە شاری هەڵەبجە سوپاس بۆخوا خۆشبەختانە کە هەتا ئێستا لەسەر پیەکانی خۆم ڕۆشتنم هەموو شتێکم کارم کردووە کە بیستمە ئەو ڕێزەکەی عادلە خان کە گرتووێتی منیش بیگرمە بەرم کار بکەم، ئیش بکەم، هەم بۆ جەوێکی خۆم هەم بۆ ژیانی خۆم گوزەرانی خۆم. بەڵام داوایان دی ئەەکەم لەم کە خەڵکانە لە هەمویان کە سێری ئەوانە بکەن کە ئێمە ئەم ئافرەتانە کە ئیشەکەن مەبەست ئەوە نیە تەنها دەرچوونێکمان هەبێ بۆ دەرەوە، نەخێر ئێمە تەنها دەرچوونێکمانەیە کە یارمەتی دارایی ماڵەوەمان تووشی نەخۆشی دەرونی هەموو شتێک گەینە دەرەوە، ئەمانە لە هۆشی قوربی خۆمان ئەبینەوە. ئەمانەوێ کە ژیانێکمان هەبێت ئێمەش وەکو خەڵکانی تربین، نەک ئێمە هەر لە ماڵەوە چاوبەستە بین و دەستکراو بین نەتوانین لە هیچ شوێنێکا بڕۆینە دەرەوە. ئێمە ئەمانەوێ ئیش بکەین و لەسەر پێەکانی خۆمان بوەستین. لێرەدا دووبارە پیرۆزبایی لە هەمویان دەکەمەوە.